Bi boneya hatina cejna Remezana pîroz, Ofîsa Dadmendiyê û Çaksaziyê di rêveberiya Xweser a Bakur û Rojhilatê Sûriyayê biryara berdana hingiltiyên zindana Elaya li bajarê Qamişlo û zindana Xwêran li bajarê Hesekê da. Ew kesên yên got destê wan dirjandina xwîna welatiyan de tune ye û sê par ji cezaya wan derbas bûye. نحن في الإدارة الذاتية الديمقراطية لشمال وشرق سوريا. ئێمە لە ئیدارەی سربەخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کارمان کردووە تا هاتنی جەژنی ڕەمەزان کە هەندێک لە زیندانیەکان ئازاد بکرێن، بە تایبەتیش ئەوانەی لە سەنتەرەکانی چاکسازیدان، ئەوانەی کە سەلماندویانە هەڵسوکەوتی باشیان هەیە. Ke sûkarên giltiyan yên zarokên wan ketin ber biryara lêborînê de kêfxweşiya xwe diyar dikirin bi beldana zarokên xwe. الأيام متحبسين دي أبو 4 سال وسيمة حكومي 5 سال بو طبعا وأنا إن شاء الله يدركبي وطبعا شاشتي يهبون يعني أكيد أكيد واستفادة شاشتي خبك أنا تمام وأب عفوا توقيته قلكي مناسب جداتا يعني عيدي دزاركي بشوكن يعني توقيته قلكي مناسب أم خازنج إدارة ميزات تم يعني وري تم تسامح جميع ابن عمي مسجون هون بسجن علاية. کوڕی مامم لە زیندانە لێرە بە تۆمەتی قاچاقی ماوەی 2 ساڵە لێرەیە و لێخۆشبوون بەری کەوتووە بۆ ئەو دەیان خێزانی تر سوپاس بۆ خوا پێش جەژن دەگەڕێنەوە بۆ ناو ماڵ و منداڵ و خۆشەویستەکانیان. Ji alîkî din ve giltiyên yên got hatin berdan ji zindanê spasiya rêveberiya Xweser dikirin û tanî ziman got ew ê vegerin jiyana xwe yî siruştî dûrî xerabiyê û sûcan. هەستێکی زۆر خۆشە لە نێوان خێزان و هاوڕێی خزماندا بین. ئینشاءڵڵا لە ئاست داواکاریەکانی ئەواندا ئابین. زۆر سوپاسی ئیدارەی سربەخۆ دەکەین بۆم لێخۆشبوونە. سوپاسی ئیداری سربەخۆ دەکەم بۆ ئەم هەوڵەیان. خوای گەورە یارمەتی ئەو کەسانە بات کە ئەو ماوە لە زیندان نابووین زۆر باشبوون لەگەڵمان. سوپاسیان دەکەین بۆ ئەم کارەیان. Hijmara giştî ya got kesên hatin berdan ji zindana Elaya li bajarê Qamişlo 5 kes bûn û ji zindana Xwêranê li bajarê Hesekê 20 kes bûn. Dara berekat Kurd Sat News Qamişlo.